هەرماوەی جارێک سوپا دەبێتە بەشێک لە کێشەی تعریب لە پارێزگای کەرکووک. ئەمجارەشیان سوپا بێلایانی خۆی نەپاراست لە کێشە کشتتوکاڵەکانی پارێزگای کەرکووک. دەستێوەردانی ئەمجارەی سوپا جیاوازتریش بوو بە وەستاندنی هەموو جوڵەیەکی کشتتوکاڵی جووتێرانی کورد نەوەستان، بەڵکو چەند جووتارێکی کوردیشیان دەستگیر کرد. لێرەدا ئەسحابی قەرار لەکوێیە؟ ئەسحابی قەرار ئەو پلانی ئەوە دەجێڕن، یعنی خەڵکی ناڵێن جێشە چکە جێش جاروایە هیچ کتێبێ هیچ ناکات، حەقی نییە، هەتا ئەمری پێ نەکرێ نایکات. معناکە ئەوامرەکە لە چیوە دێ؟ لە کوێن دەرێ دێ؟ ئایا لە قاید عملیاتە یاخود لە قاید فڕقەیە؟ لە کوێن دەرە؟ مرەکەش لە ڕێی ئەو عەرەبە هاوردانەیە کە سەداقەتی ئێوە دەکەن. بەڕاستی ئەوەیان زۆر زۆر ناخۆشە جێیش تەداخولکردنەکە ئێمەیان ڕاگرتووە بەو وەسعەتگرتنێنە ئێستا کە زۆر خەتەرە لەبەر سووتان کە عەرەبەکان هەڕەشەیان لێمان کردێ گوتیان دەیسووتێنین، ئەویش نایەلی بیدورینەوە عاملە لە بۆ ئەوی لێمان بسووتێنن. هەدەفەکە گۆڕانی دیموغرافی و لە بەوەیە کەرکووک نەڵێن کوردیە، نفوسی عەرەب زیاتربی لە کەرکووک ئەوە بووە. ئیدی ئێستاش ئەوە حەل نابی لە بە بڕیارێکی سیاسی، لە بەروەی ئەوە کێشەک نییە برێ لە ڕێی مەحکەمە و یا لە ڕێی چەند کەسێک بە عەشایری حەل بکرێت. ئەگەر لە بەغدا لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران حەل نەکرێت ئەو کێشەیە هەر دەمینێ ڕۆژانە و ساڵانە دووبارە دەبیتەوە. جووتێرانی سەرگەڕان کێشەکەیان گەیاندە یونامی لە کەرکووک. داوای سەرەکیەوانەوە بوو کە سوپا دەست لە کێشەی کشتتوکاڵی وەرنەدات و کێشەکە بە ڕێکاری یاسایی خۆیدا تێپەڕ بێت. کێشمانگان کە بەڕاستی ئەو کێشەیەی کە ئێمە لەگەڵ لەو سنوورە هەیتمان کێشەیەکی سیاسیە چونکە بە ئەسڵ خەڵک کە دەرکراوە لە سەقەزەیەکی سیاسی دەرکراوە، بۆیە ئێستا بەڕاستی محکەمە ناتوانێت بڕیاری لێبدات لەبەرەوەی کێشەیەکی تاکە کەسی نییە لە نێوان جووتیارێکی کورد و جووتیارێکی عەرەب. ئەوە قەزەی ملەتێکە، قەزەی خاکە، دەبێ لە چوارچێوەیە قەزەیەکی سیاسیدا لە نێوان نوێنەرانی کورد و متەمەثلە بە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا گفتوگۆ بکەن و ئاسۆی چارەسەرەکان بە تایبەتی لە چوارچێوەی مادەی 130 کە ئەگەر جێبەجێ بکرێت زۆربەی ئەو کێشانە چارەسەر دەکرێت. هەوڵەکانی یەکێتی و خودی وەزیری دادی عێراق توانیان پێش بە شاڵاوێکی نوێی تعریب بگرن کە ئەمجاریان عەرەبە هاوردەکان لە پشتی پەردەوە کێشەکەیان دەجوڵان، بەڵام ئەوە سوپا بوو کە جێبەجێی دەکرد. بەڵام بە هەوڵی یەکێتی و وەزیری داد ئەم شاڵاوی تعریبیش پوچەڵ کرایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.